تا دێت دەستپێکردنی شەڕی رووسیا و ئۆکرانیا لە خاڵی سفر نزیک دەبێتەوە و هیچ ئاماژەیەک نییە بۆ دەسەڵگرتنی رووسیا لە پەلاماردانی وڵاتە هەرچەندە بەرپرسانی رووسیا بەزارەکەی دەستپێشخەری شەڕ ڕەت دەکەنەوە، بەڵام جوڵە سەربازیەکانی پێچەوانەی گوفتارەکانیان نیشان دەدات ئەو پەلامارەش بە بێ وەڵامدانەوەی ئەمریکا و وڵاتانی ئەوروپا تێپەڕ نابێت. لە نوێترین لێدوانیدا سێرگی لاڤرۆڤ وەزیری دەرەوەی رووسیا جەختی لەوە کردەوە کە نایەنەوێت لەگەڵ ئۆکرانیا تووشی جەنگ ببن و ڕایگەان ئەگەر هەڵگیرساندنی جەنگ لەگەڵ ئۆکرانیا پەیوەست بێت بە رووسیاوە ئەوە هیچ جەنگێک ڕوونادات چونکە ئێمە جەنگمان ناوێت، بەڵام ڕێگە بەوەش نادەین بەرژەوەندیەکانمان پێشێل بکرێن. پێناچێت ئەم لێدوانەی لاڤرۆڤ لای ئۆکرانیا و ئەمریکا و ئەوروپاش جێگەی باوەڕ بێت بۆ پێی هەمووان چاودێری جوڵەکانی رووسیا دەکەن. ئاماژەکان بۆ ئەوەن کە زەنگی مەترسی ڕوودانی شەڕ لێیداوە و پەڕینەوەی تانکەکانی رووسیا بەرەو سنوورەکانی لەگەڵ ئۆکرانیا و ئامادەکردنی ژمارەیەکی زۆر موشک و فڕۆکەکانی بە ئاراستەی ئەنجامدانی هێرشی سەربازی و جێگیرکردنی دەیان هەزار سەربازی رووسی لەو ناوچانە بەڵگەیەکی ئاشکران بۆ نزیک بوونەوەی شەڕە چاوەڕوان کراوەکە. جگەلەوەی رووسیا لە ساڵی 2014ەوە دوورگەی قرمی لە خاکی ئۆکرانیا داگیر کردووە و لە ناوچەی دونباس هاوکاری سەربازی پێشکەش بە نەیارانی حکوومەتی ئۆکرانیا کردووە. لە دوایین لێدوانیشیدا جۆ بایدن سەرۆکەی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕایگەیاند پێدەچێت لە ناوەڕاستی مانگی داهاتوودا رووسیا هێرشەکان جام بدات. باوتەی بایدن رووسیا نایەوێت جەنگێکی گشتگیر بکات، هەروەها بە دووری زانی لە کاتی ئەنجامدانی هێرشی رووسیا بۆ سەر ئۆکرانیا ئەمریکا هێزی سەربازی ڕەوانەی ئەو وڵاتە بکات، بەڵام ئامادەی سەربازی لە وڵاتی ئەندامی ڕێکخراوی ناتۆ بەهێزتر دەکات و هاریکاری بەرگری سەربازی بۆ ئۆکرانیا دەستەبەر دەکات. ئەمەش لە کاتێکدا لە چەند ڕۆژی ڕابردوودا هەریەکە لە ڤلادیمیر پۆتن سەرۆکەی رووسیا و جۆ بایدن سەرۆکی ئەمریکا گفتوگۆیەکی ڤیدیۆییان لەبارەی دوایین ڕووداوەکانەوە ئەنجامدا و دوابەدوای پەیوەندیەکەش سەرۆکی رووسیا ڕایگەیان کشانی ناتۆ بەرەو ڕۆژهەڵات کێشە بۆ ئاسایشی رووسیا دروست دەکات. وتیشی داوای گەرانتی یاسایی لە بایدن کردووە بەوەی کە ڕێگە نەدرێت ئۆکرانیا ببێتە ئەندام لە ڕێکخراوی ناتۆ، بەڵام ئەمریکا دواتر وەڵامی رووسیای دایەوە و ئەم داواکاریەی ڕەت کردەوە. ئەوەی تا ئێستا وەکو پەرچەکردار لەلایەن ئەمریکا وڵاتانی ئەوروپا باز دەکرێت لە ئەگەری داگیرکردنی ئۆکرانیادا سەپاندنی سزای توندە بەسەر رووسیا کە سەرجەم سزاکان خۆی لە سزای ئابووری و داراییدا دەبینێتەوە. لەو سزانەش کە پێشبینی دەکرێت بەسەر رووسیادا بسەپێندرێت خۆیان دەبینێتەوە لە کۆتوبەندی دارایی وەکو دەرکردنی رووسیا لە خزمەتگوزاری ناردنی پارە لە سەرانسەری جیهان کە با سیستمی سویفت ناسراوە. ئەمە شوا دەکات بانکەکانی رووسیا نەتوانن لە دەرەوەی وڵات کاری بازرگانی بکەن. ئەم سزایە لە ساڵی 2012ەوە بەسەر ئێراندا سەپێنراوە. ڕوایەکێکی دیکە لە سزاکان ڕێگریکردنی رووسیایە لە بەکارهێنانی دۆلار لە مامەڵە دەرەکیەکانیدا و وەرگرتنی قەرزی جیهانی و بلۆکردنی بانکەکانی رووسیا کە بەمەش بانکەکانی ئەو وڵاتە دەخرێتە لیستی ڕەشەوە و مامەڵان لەگەڵدا ناکرێت. هەروەها سزای تایبەتی سەرکەسەکان کە ڕەنگە خودی ڤلادیمیر پۆتن سەرۆکی رووسیاش بگرێتەوە. ئەمە جگە لە چەندین سزای دیکە لەبارەی سوتەمانی و هەناردەکردنی ئەو وڵاتە کە سەرچاوەیەکی گرنگی داهاتی رووسیا پێک دەهێنێت. لە تازەترین کاردانەوەدا لیندا تۆماس نوێنەری هەمیشەی ئەمریکا لە نەتەوەی گرتوەکان ڕایگەیاند داوا لە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی دەکەن باهۆی هەڵسوکەوتە هێرشکاریەکانی رووسیا بۆ سەر ئۆکرانیا لە 31 کانونی دووەمدا کۆ ببێتەوە.